خەڵکی جاران کە قژی دیار بواە لە کچان قژیان دیار بواە لە نێوجادا ئەگەر هەتا گەشتی ئیرشادیش لەوێ نەبووە دوودانە ئاخود بەو ناوایە بڕۆشە یەکسەر هاوارێکرد خانم بپۆش هەیە کۆن قسەیانەکرد تەوهینیان کرد سوکایەتی پێکرد تحقیریان کرد بەو کەسەی کە ئەگەر تۆزێ لەشکەکەی بکەوتایەتەوە دیەوە. ئێستا ئەم دەورانە شۆڕی جوانە دایانێت پێیان بڵێن ئێستا کە جاران جادەکان بۆ ئێمە نەئارام بوو ئێستا جادەکان بۆ ئێوە نەئارامە. ئەو شتێک کە سەمبولی دەسەڵاتی تۆیە و کە ناوی مێزەرە دەبێت بکەوێتە عەرز. خستنە خوارەوەی مێزەر یعنی خستنە خوارەوەی ئاخوند لەسەر دەسەڵاتی سیاسی دەیانەوێت ئەم مەسیجە بڵێن کە لە نێو جادەیە لە شوێنێک کە ئێمە هەین تۆر ئەمنیەتت لە خەتەرایە و دەبێت لەو کورسیە بیتە خوارەوە بەکەوتنە خوارەوەی ئەم مێزەرە. خەڵکی سلێمانی لە کاتی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی جامانی سووریان سووتان. ئێخۆ جامانە چییە؟ یعنی پارچە پڕۆیەکی سوورە، بەڵام ڕەمزی دەسەڵاتدارەتی یەکێک لە بەهێزترین و جەبەروتی حزبێکی وەکو پارتیەکە بەشێکی هێزگار زۆری مقدرات و سەرۆت و سامانی کۆمەلگای بەدەستەوەێ. دەویست ئەو مەسیجەی پێبا کە من تۆم ناوێت، تۆ شتێک نیت کە من تۆم هەڵبژارد بێ، من تۆم ناوێت تۆ دەبێ بڕۆی. مەسەلەی حیجابی شەرعی شتە، ڕەمزی کۆیلەتی ژنە و ڕەمزی قودرەتی جمهوری ئیسلامیە. وەختێک ئەم حیجابە سووتێنێ یعنی دەمەوێت تۆ بسووتێنم، دەمەوێت قانونەکەت بسووتێنم، دەمەوێت نەتهێڵم، نابێ ببیت. بۆیە لە هەر شوێنێک بۆ نمونە خەڵکانێکی زۆرەکە لە جێگەیە کۆ ببنەوە عەلەمی سوور زۆر ببینی یەکسەر زانی کە ئەوە لەوێت چەند کۆمۆنیستەکان دەوێن ئەوان لەوێت لێسە خەریکی ئەوە چونکە ئیسلامەکان ناچێت عەلەمی سوور بەرزکەنەوە. بۆیە بەم معنایە شتەکە پۆلاریزە بووە. سمبولەکان ڕوخاندنی سمبولەکان مەسیجە بۆ ئەوەی کە پێت بڵێم تۆ دەبێ بڕۆی، تۆ نابێ ببی. بە بڕای من جوانترین شتێکە کە ئەم مێزەرانە دەخەنە خوارەوە. دوێنێ تۆ ئەمنیەتی منت من لە ترسی تۆ نەمەوێرا بێمە سەرجادە، ئەمڕۆ تۆ لە ترسی من ناوێنی بێتە سەرجادە. هەتا من بیستومە لە زۆر شوێن ئاخوندەکان ڕیشیان تاشیوە و جلیکیان لەبەر کردو عەماموشتەکانیان لا بردۆ چاکەت و پانتۆڵ و شتی جلی کە لەبەرەکەن بۆەوەی کە نەکا لە سەرجادە لیان بن یان ئەمنیەتیان بکەوێتە خەتەریان سوکایەتیان پێ بکەن. ئەوەیە ئەو مەسەلەی ئیبتیکارێکی بێ ئەندازە جوانە.